لە دۆخێکدا کە هەرێمی کوردستان بە قۆناغێکی ناسەقامگیری ئابووری و سیاسیدا گوزەر دەکات، سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم و جێگرەها و بەشەکەی و چەند وەزیر و بەرپرسێکی دیکەی حکوومەتەکەیان لە ئیماراتن و بەشداری لە لووتکەی جیهانی حکوومەتەکان دەکەن. سەردانی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوو جێگرەکەی بۆ ئیمارات دوای کەمتر لە 24 سەعات دێت لە ڕووداوە شەرمهێنەکەی 9 شوباتی بازگەی دێگەڵە و ڕێگریکردن و ڕوبەڕووبوونەوەی مامۆستایان بە هێزی چەکدار. هاوکاتیشە لەگەڵ کۆمەڵێک قەیران و ئاڵنگاری گەورە کە دۆخی هەرێمی کوردستانی لە خراپەوە بەرەو خراپتر بردووە. موچەی مانگی 12 ساڵی ڕابردووی موچەخۆرانی هەرێم لە هیچ شوێنێکەوە دیار نییە. لە سنووری سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیان و کۆیە بایکۆتی خوێندنە. مامۆستایانی ناڕازی لە سلێمانی 2 هەفتەیەمانیان لە خواردن گرتووە. خەڵک بێزارە و بێبازاڕی تەنگی بە کاسبکاران هەڵچنیوە کەچی بەرپرسانی هەرێم لە بەزمی خۆیان ناکەون و کۆڵ لە شۆی میدیایی و خۆبادان لە کۆنفرانس و کۆبوونەوە جیهانیەکان و پەیوەندیە تاکە کەسیەکانیان لەگەڵ بازرگان و بەرپرسانی جیهان نادەن. دەیان ساڵە بەرپرسانی پارتی و یەکێتی چوونە دەرەوە و سەردانەکانیان بۆ دەرەوەی وڵات و بەشداری لە کۆنفرانس و کۆنگرە و دیدارە جیهانیەکان بە خەڵکی کوردستان دەفرۆشنەوە. بەڵام تا ئێستا هیچ جۆرە چالاکیەک لەوانەی کە تێیدا بەشدار بوون تۆز قاڵێک لە گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستانی نەگۆڕیوە و دۆخەکە هەمان تاس و هەمان حەمامە. هەرچەندە میدیاکانی پارتی و ڕاگەندراوی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم دەڵێن شاندی هەرێم گفتوگۆ لەگەڵ وڵاتانی بەشداری لووتکەکە دەکەن لەبارەی ئابووری و بەرێنان و بازرگانی و گەشەپێدان، بەڵام تا ئێستا لەو سەدان کۆڕبەند و کۆنفرانسەی بەشداریان کردووە جگە لە خەرجی لە بن نەهاتوو شتێکی دیکەیان لە چالاکیەکان بۆ دانیشتوانی هەرێم نەهێناوەتەوە. مەسرور بارزانی کە سەرۆکاتی کابینەی نوێمی حکوومەت دەکات تا ئێستا 4 جار سەردانی سلێمانی و هەڵەبجەی نەکردووە، بەڵام تەنیا بۆ ئەم کۆڕبەندە ئەمە 4ەم ساڵە لەسەر یەک سەردانی دووبەی دەکات. ئەمە جگەلەوەی چەندین جاری دیکە بۆ نەو مەبەستی جیاواز سەردانی ئیماراتی کردووە. خەڵکی کوردستان پێیان وایە بەرپرسانی هەرێم لە بری ئەوەی بەشداری لە لووتکەی جیهانی حکوومەتەکان بکەن قۆڵی چاکسازی لێ هەڵماڵن و حکمی ئەم 4 پارێزگایی بەردەستیان بە شێوەیەکی دروست بکەن. بەڵام ئەو بەرپرسانی پارتی و یەکێتی چاویان جگە لە دینار و دۆلار شتێکی دیکە نابینێت و ئامادەشن بۆ پڕکردنەوەی ئارەزوە ناکۆتاکانی خۆیان قوربانی بەشکۆ و کەرامەتی هاوڵاتیانی کوردستان بدەن.